هێڵی بۆری نەوتی کەرکووک و بانیاس دیبلۆماسیەتێکی بەهێزتر و دەواازەیەکی تری نوێی وزە و ئابووری. زیندووکردنەوە و فراوانترکردنی هێڵی بۆری نەوتی کەرکووک و بانیاس لە نێوان سووریا و عێراق دەبێتە جێگرەوەی هێڵی کەرکووک جەیهان. دیبلۆماسیەتی وزە و پەیوەندی سیاسیەکانی بەغدا و دیمەشق لەسەر ئاستی ناوچەیی و جیهانی دەچێتە ئاستێکی بەرزتر. هەڵوێستی تورکیا لە پەیوەند بە پرۆژەکەەوە چی دەبێت؟ بۆ راپۆرتێک لەبارەی لایەنەکانی پرۆژەکە و ئاگەرەکانی بەردەمی لەگەڵمان بن. ئامادەکردنی هاوڵاتی. دوای ئەوەی وەزیری وزەی سووریا محەممەد بەشیر ڕایگەیاند کە لە ئایندەیەکی نزیکدا لە سەردانێکی دا بۆ عێراق گفتوگۆ لەباری سەر لە نوێ ژیانەوەی هێڵی بۆری نەوتی کەرکووک بانیاز دەکەن. بابەتەکە بۆ دەجێی سەرنجی شیکەرەوەکانی بواری وزە و ئابووری. هێڵی بۆری نەوتی کەرکووک بانیاز پرۆژەیەکی گرنگی وزە و ڕێگەی گەیاندنی لێشاوی زێڕی ڕەشی عێراقا لە کەرکووکەوە بە بەندەری بانیاس لەسەر دەریای ناوەڕاست و لەوێوە وڵاتانی ئەوروپا و بازاڕەکانی جیهانەوە. درێژەی هێڵەکە 800 کیلۆمەتر دەبێت. هێڵی بۆری نەوتی کەرکووک بانیاس لە ساڵی 1950 دەست کراوە بە بنیادنان و لە ساڵی 1952 تەواو بووە و ڕاستەوخۆ کاری کردووە و توانای گواستنەوەی 300,000 بەرمیلی هەبووە لە ڕۆژێکدا. لە ساڵی 1982 هێڵەکە ڕاگیرە بەهۆی ناکۆکیە سیاسیەکانی نێوان هەردوو وڵاتەوە لە سەردەمی حافز ئەسەد و سادام حسێندا. لە نۆژەنکردنەوە و فراوانکردن و گەورەکردنیدا پێدەچێت توانای گواستنەوەی بگاتە 1.5 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. سووریا دەوێت لەم دۆخە ئابووریە دژواریدا سوود لە زیندووکردنەوەی هێڵەکە ببینێت و وەک سەرچاوەیەکی بەردەوامی داهات بەکاری بێنێت لە بوژانەوەی ئابووری وڵاتەکەدا. هەروەها پەیوەندی وزەی ببێتە پردێک و بنەمایەک بۆ ئەوەی پەیوەندی ئابووری و سیاسی خۆی لەگەڵ عێراق بەهێز بکات. لەم دۆخەدا سووریا زۆر پێویستی بە بنیادنانەوەی پەیوەندیەکانی هەیە لەگەڵ وڵاتان بەگشتی و بە تایبەتی وڵاتانی دراوسێ. هەڵوێستی تورکیا لەبارەی پرۆژەکەەوە. دوای ئەوەی سەرۆکی تورکیا ئەردۆگان ڕایگەیاند ئەو ڕێکەوتنەی کە لە ساڵی 1970ەوە کاری پێدەکرێت لەگەڵ عێراق بۆ گواستنەوەی نەوتی عێراق بۆ بەندەری جەیهان لە ڕێگەی هێڵی بۆری نەوتی کەرکووک جەیهان لە هاوینی ساڵی 2026 کۆتایی دێت و ئامادە نییە بۆ نوێکردنەوەی ڕێکەوتنەکە. ئەمەش بە هۆکاری ئەو سزای 1 ملیار دۆلاری سەپێنرا بەسەریدا لە ئەنجامی سکاڵایەکی عێراقدا لە دادگای پاریس کە نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت بەبێ ڕەزامەندی عێراق نەوتەکەی فرۆشراوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی هێڵی بۆری نەوتی کەرکووک جەیهانەوە. پەیوەندی پرۆژەکە بە هەرێمی کوردستانەوە. بەو پێی ڕێکەوتنەکە لە نێوان دیمەشق و بەغدا دەبێت کۆنتڕۆڵی تەواوی هەناردەی نەوتی کەرکووک و هەرێمی کوردستان داچێتە ژێردەستی بەغدا. هەرێم بە هیچ شێوەیەک ناتوانێت بەبێ ڕەزامەندی بەغدا و بەبێ ڕێکەوتن لەگەڵی نەوتەکە بفرۆشێت کە ئەمەش ناوەندگەراییەکی زیاتر و دەسەڵاتداریەتێکی زیاتر بە بەغدا دەبەخشێت و بۆ هەرێمی ژوابەستەیەکی زیاتر بە بەغداوە. بربەست و ئاڵنگاریەکان بۆریەکە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە لە خزمەتگوزاری بەردەوام بێبەش بووە. جگە لە ماوەیەکی کەم و بە شێوەیەکی کاتی لە سەرەتای ساڵی 2000 کە بۆ جێبەجێکردنی بڕیاری نەوت بەرامبەر بە خۆراک لە دوای چەندین ساڵی گەماروی نێودەوڵەتی لەسەر عێراق. هەروەها هێڵەکە لە کاتی ململانیەکانی دواتردا زیانێکی زۆری پێگەیشتووە. هەروەها ئەگەریکی بەهێز هەیە تورکیا بێتە ناو پرۆسەکەەوە و فشار لەسەر دیمەشق دابنێت تا لە ڕێکەوتنەکە پاشەکشە بکات. چونکە هێڵی کەرکووک بانیاز بە تەواوی دەبێتە جێگرەوە بۆ هێڵی کەرکووک جەیهان. نۆژەنکردنەوەی هێڵەکە تێچوویەکی زۆری پێویستە. پرۆژەکە ڕوبەڕووی مەترسی هەندێک سزا لەلایەک و ئاسایشی هێڵەکە لە ناوخۆی سووریا لەلایەکی ترەوە دەبێتەوە. هەروەها سیاسەتی ئاڵۆزی دابەشکردنی داهات لە نێوان بەغدا و هەولێردا یەکێکی تر لە ئاڵنگاریەکان دەبێت. تەنانەت ئەگەر لە ڕووی سیاسیەوە ڕێکەوتنیش بکرێت دووبارە دروستکردنەوەی وێزگەکانی پامپکردن چاکردنەوە یان گۆڕینی بۆری و نوێکردنەوەی بەندەری بانیاس کاتێکی زۆری دەبێت. دەرەنجام زیندووکردنەوەی هێڵی بۆری نەوتی کەرکووک بانیاس لە ڕووی استراتیژیەوە بە گرنگ و لە ڕووی ڕەمزیەوە بە بەهێزیدا دەدرێت.
هێڵەکە دەواازەیەکی بەدیل لە دەریای ناوەڕاستدا پێشکەش بە عێراق دەکات و داهاتی ترانزێت بە سووریا دەبەخشێت، بەڵام وەک پرۆژەیەک بە تێچوویەکی زۆرەوە و باستیاری دەمێنێتەوە لە پاراستنی ئاسایشەکەیدا. لە ئەگەری ڕێکەوتن و سەرکەوتنی پرۆژەکەدا ئەوەی تیایدا زیانمەند دەبێت بە پلەی یەکەم هەرێمی کوردستانە کە بە تەواوی وابەستە دەبێتەوە بە بەغداوە، چونکە توانای فرۆشتنی سربەخۆیانی نەوت لەلایەن هەرێمەوە بە تەواوی بە بنبەست دەگات و هەروەها تورکیاش زیانمەند دەبێت. بەڵام بەغدا و دیمەشق جگەلەوەی سوودمەندە گەورە ئابوووریەکە دەبن، هەروەها پێگەی دیبلۆماسەتی وزە و سیاسەتیان بەهێز دەبێتەوە. بۆ چوونی تۆ لەباری پرۆژێکی وەها گرنگ لە نێوان بەغدا و دیمەشق چییە؟